بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانەوە بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. ئازیزانم دیدارشی تایبەت ئەم جارش دروستەکەین لەسەر بابەتێکی زۆر گرنگ. ئێوە خۆتانەزانن شایەتی ئەوەن کە هێزێکەیە ناوی کۆمەڵی ئیسلامی ئەم هێزە لە ئێستاە لە ململانەی سیاسی خۆیدایە وە گەمەکەرێکی سیاسی باشە و هەروەها یەکێکە لەو ڕقەمانەی کە لە هەرێمی کوردستان بە ڕقەمی سیاسی داهێنرێن و پیانە وترێ یەکێکە لە پێنج هێزە سەرێکیەکانی هەرێمی کوردستان. ئەم هێزە ڕۆژانە ئێمە لە میدیاوە ڕۆژانە لە ئەوەی کە پێکوتێ ڕوبەر و فەزای گشتی ناوی ئەم هێزە سیاسیا بینین. ناوی ئەم هێزە سیاسیە لەلا ڕۆشنبیران هەیە، لەلای نووسەران هەیە و لە سەحافە هەیە، لە سۆشیال میدیایە هەیە، وەکو وتمان لە تەلەڤیزیۆنەکانی شەو نییە ئەم هێزە ناوی نەهێنرێ. دیداری ئەم جارم قسەکرد نەبێ لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی کارجێڕی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن لەسەر ئەوەی کە کۆمەڵک پرسیار دروستەکەین لەوەی ئایا کۆمەڵی ئیسلامی چۆن ئیشەکە و بڕیارات لای کۆمەڵی ئیسلامی چۆن دروستە بێ و ئەم بڕیارانە چۆن شۆڕە بنەوە و کۆمەڵی ئیسلامی چۆن کاریگەری دروستەکە، کاریگەری لە لای جەماوەر لەلایەک لە لای ئەندام و هەروەها ئەوەی کە پێکدرێ لایەنگرەکانی خۆی. هیوادارم بتوانم بەرنامەیەک پێشکەش بکەم و کۆمەڵک پرسیار لێرە لەم بەرنامەیە بڕوژێن لەگەڵ بەڕێز مامۆستا ئەنوەر و وەڵامەکانی وەرگرمەوە کە بزەبێت پرسیاری ئێوە بێ. سوپاس دەکەین مامۆستا ئەنوەر، سوپاس بۆ ئەوەی کە ڕێگەت پێداین ئەم دیدارە لە ئۆفیسەکەی جەناب تاج. زۆر سوپاس بۆ بەڕێستان، خێر بێن. سوپاس دەکەین مامۆستا ئەنوەر. کۆمەڵی ئیسلامی ڕۆژانە ئەمە لە میدیاکانیەوە یاخود لەسەر زاری ئێوەمانان کارکتەرە سیاسیەکانی کە زۆر باسی شەفافیەتەکە. پێم خۆشە ڕێگەمەم پێ بدەیت کە ئەم بەرنامە کۆمەڵک پرسیاری شەفاف لە جەنابەت بکات لەوەی کە لە سەرەتاوە با بزانین کۆمەڵی ئیسلامی چۆن بڕیاراتی سیاسی خۆی دروستەکە و ئەم بڕیارە سیاسیانە چۆن دروستە بن و هەروەها دوجار ئەم بڕیارانە کە دروستە بن مەبەستمان وێ ئەوا بزانین جارە لە سەرەتاوە بە شێوەیەکی زۆر باوا بڵێن تەرکیز لەسەر کرا و ئامان وەرگیرا و لەسەر ئەوەی کە بڕیارەکان چۆن دروستە بن دوجارش دێنە سەر ئەوەی ئایا ئەم بڕیارانە چۆن شۆڕە بنەوە بۆ ئاوا بڵێن بۆ ئۆرگانەکانی تری کۆمەڵی ئیسلامی. با سەرەتا قسە لەسەرەوە بکەین بڕیارات لە کۆمەڵی ئیسلامیە چۆن دروستە بێت. بەڵێ بەناوی خوای گەورە و میرەبان زۆر سوپاس بۆ بەڕێزت کاکەوەنەوە بۆ بەرنامەکەت و بۆ ستافەکەت کە تەشریفسان هێناوە بەخێر بن. ئەم بابەتی جەنابەت اختیارت کردوە بابەتێکی حساسە و گرنگە و دیوی ناوی کاری حیزبە سیاسیەکانە ینی ئەوەی زیاتر لای جەماوەر ئاشنایە و خەڵک پێ ئاشنایە دیوی دەرەوەی حیزبەکانە و ئاخر بڕیاری حیزبەکانە بینێ و هەڵوێستە سیاسیەکانە بینێ، بەڵام لە ناو داخلی حیزبەکە چی ئەگوزەرێ و چۆن کارەکانی خۆی ڕۆژانە ڕاییەکەوە لەگەڵ ستاف و مؤسساتی خۆیان چۆن هەڵسوکەوت دەکامە بابەتێکی زۆر حساس و گرنگە و شاراوەی شەبڕاستی. وێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆن دیوی دەرەوەمان ئاشکرایە بۆ خەڵک و هەڵوێستەکانمان ڕوون و دیارن و خەڵک ئیشادەی پێدەن و شاراوە نین، ئێمە کارەکانی دیوی ناوی کاری حیزبیشمان شاراوە نییە و ئاشکرایە و ئەشمانەوێ لە هەر دەرفەتێکە بێتە پێشەوە ئێمە باسی چۆنێتی ڕێخستنی کارەکانی خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی لە ناوخوا چۆنە بیکەین بۆ جەماوەری کوردستان بەگشتی و بۆ ئەندام و لایەنگران و دۆستانی کۆمەڵی ئیسلامیش بە تایبەتی. سەبارەت بە بڕیارەکەی جەنابەت چۆنێتی دروستکردنی بڕیار لە ناو کۆمەڵی ئیسلامیە کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە هەموو کاری هەموو مؤسساتێک و کاری هەموو دەوڵەتێک و کاری هەموو حیزبێکی سیاسی. هەر بڕیارێک کە دروست ئەبێ و هەر بڕیارێک کە هەر لایەنێک پێی ئەگات هەر مؤسسەیەک پێی ئەگات پێویستە بە کۆمەڵە مەراحلات تێپەڕێ. حەزەکەم ئەلێرە ئاماژە بۆ بکەم کۆمەڵی ئیسلامی دوو بنەمای هەیە بۆ بڕیاردان. ئەم دوو بنەمایە لە پەیڕەوی ناوخۆی خۆیان لە هەر سێ کۆنگرەکە تاکیدی لێکردەوە. یەکەمین بنەما بناغی بڕیاردان لە ناو کۆمەڵی ئیسلامیە ڕاوێژکردنە، واتە بڕیاری تاگلایەنە، بڕیاری شەخصی، بڕیاری یەکلایەنە لە ناو کۆمەڵی ئیسلامیە مەرفوزە و جێبەجێ نابێ. بۆیە هەر کەسێک لە هەر مؤسسەیەکان ناو کۆمەڵی ئیسلامیە لەسەرەوە بۆ خوارە ئیشەکە ستافێکی لەگەڵایە دەستەیەکی لەگەڵایە پێویستە ئەو کەسەی بەرپرسە بەڕاوێژ لەگەڵ ئەم ستافای بڕیار بە و دوای ئەوەی کە لەگەڵ ستافەکەی خۆیان ڕاوێژەکەن و طبعا ئەم ئەساسە لە بنەمایەکی ئیسلامی وەرگیراوە ئەمرهم شوڕا بینەهم خوای گەورە فەرمێ ئەم بابەتە ئەقڵێن لە بینی خۆیانە باسی ئەەکەن
تاوتویەکی تەواویەکەن هەموو ئەبعادەکانی دیراساکەن دوایی مەرحەلەی دووەمێتە پێشەوە لە بڕیاردان لە کۆمەڵی ئیسلامیە ئەویش بڕیار بە زۆرینەیە دوای شیکردنەوەی بابەتەکە دوای ڕووکردنەوەی ئەو بابەتە کە پێویستە بڕیاری بۆ بدرێ دیسان لەوێشە تاگرانە بڕیار نادرێ ئەبێ زۆرینەی مجلیسەکە کە نیو زایدەنیەکە واتە ئەگەر مجلیسێ 10 کەس بوون ئەبێ 5 زایدەنێکی ئەو مجلیساواتە 6 کەس لەگەڵ ئەو قرارا بوو ئەو قرارە بڕیاری لەسرە درێ تاڵێن باسم لەوە کرد دوای تاوتوێ دوای دیراسە دوای خوێندنەوەی هەموو دەرەنجامەکانی ئەو بڕیارش و دیراسەکردنی بڕیارەکاتی بۆیە ئەمە بنەمای بڕیاردان لە ناو کۆمەڵی ئیسلامیە ئەگەڕێتەوە بۆ ئەم دوو خاڵە زۆر باشە بەڵام مامۆستا ئەگەر سەری دوو بنەماکە بکەیت ڕەنگە بۆ کۆمەڵ شتی مرکزی یاخود کۆمەڵ شتی ئەساسی و گرنگ کۆمەڵی ئیسلامی بتوانێت ینی ئەو با بڵێن ئەو دوو بنەمای هەردووچی بەکاربێنێت چونکەم بنەمایە وەختی دەوێت تۆ بۆ خۆتەزانی جاری وایە هەڵوێستەکان هەڵوەستی زۆر خێران بڕیارەکان پێویستیان بە بڕیارێکە کە لە ماوەی 24 ساعتە جاری وایە کەم تریش ئەم بڕیارانە مەسەلەن بدرێن چۆن کۆمەڵی ئیسلامی فریا ئەو سیسیلاکەوێ مەشۆرەت کا بە ئەندام و کادرەکانی دوایی ڕاوێژکردن لەگەڵ ئەوانە جارێککە بهێنێتەوە بۆ سەرکردایەتێکی و دوایی بۆ ئەنجومەنی سیاسی و ئەنجام بە زۆرینە بێ بە بڕیار ئێوە بۆ ورد و درش ئەگەڕێنەوە بۆ هەردوو بنەماکە یاخود هەندێکیان پێویستیان بەوەی ئەیەکە مەسەلەن بە شێوازی تر بە میکانیزمی تر بڕیاریان لەسەر بدرێت بەڵێ یەکێک لە بنەماکانی تری بڕیاردان ئاسانەکە ئەوش هەیکەلی ئیداریە حتمما جەناب لەکێک لە بڕگەکانی قسەکان تەبێت لە داهاتوان دوای لەوێژ ئاماژەی پێەکەم کە هەیکەلی ئیداری کۆمەڵی ئیسلامی چۆن ڕێکخراوە هەیکەلی ئیداری مساعیدە بۆ ئەوەی کە تۆ بتوانی چەندێک سەریع بڕیاری خۆت بی بۆ نمونە ئێمە لەناو کۆمەڵی ئیسلامی مؤسساتمان جیا کردوتەوە یەکێک لەو مؤسساتانە ئەنجومەنی سیاسی ئەنجومەنی سیاسی ئێستای کۆمەڵی ئیسلامی 8 کەسە بە جەنابی ئەمیرەوە کە بڕیارێک دێتە پێشەوە کە سەلاحیەتی بڕیارە سیاسیەکانی و ئەو بڕیارانەی ڕۆژانە دێتە کایە سیاسیەکانی ڕۆژانەی حیزب و بارودۆخی سیاسی لە دەستی ئەنجومەنی سیاسیە ئەنجومەنی سیاسی لەم 8 کەسە کۆ ئەبێتەوە و ڕاوێژ لە بین ئەم 8 کەسا دروستە بێ ئەگەر بەهاتایەت و بۆ نمونە ئەگەر لەسەر کایە سیاسەکان بڕیار هەموو ئەنجومەنی سەرکردایەتی بیستاکە ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی 37 کەسە حتمما ئەم بڕیارە قورسترە بوو ڕاوێژەکەشی کاتی زۆرترەویست بۆیە ئەم مرونەتە یا ئەم نەرمی نواندنە لە کوێنەتی هەیکەلی کۆمەڵی ئیسلامیە وای کردووە بڕیار لە کۆمەڵی ئیسلامیە دوانەکەوێت ناژڵێم سەریع بێت چکە بڕیاردانی سەریعیش خراپە بڕیار دوانەکەوێت بە شێوەیەک لە کاتی خۆیان بۆ هەر بابەتێک کە دێتە پێشەوە هەموو مؤسسەیەک بڕیاری خۆی بە ئەمەیە عیلەتەکە بۆیە ئێمە وای کردووە کە ئەلحەمدولیلا لە هەموو مؤسساتەکانمان لە هەموو ئەو مؤسسات و ئەنجومەنانی دروستمان کردووە لە حیزبا بڕیاردان و ئەو سەلاحەتانە پێمان داون بۆمان دیاری کردوون لە ئاستی خۆتانە لە چوارچێوەی بڕیاری خۆتانە بڕیارەکان ڕامەگرن و ئەوەی پێویستە لە کاتی خۆیان بڕیاری لەسەر بدەن زۆر باشە باسی هەیکەلمان کرد هەیکەلی وڵاتە دامەزراوەی هەیکەلی دامەزراوەی کۆمەڵی ئیسلامی ئەو فۆرمێک کۆمەڵی ئیسلامی مەسەلەن بۆ منە وەریگرتووە لەسەرەوە تا خوارەوە ئێمە ئازانین کە دوو جۆر فۆرم هەیە دوو جۆر هەیکل هەیە هەیکلێکیان پێگوتری هەیکلە کلاسیکە کۆنەکە کە هێزە شۆڕژێڕەکان زیاتر بەکاریانێنە ئەو هەیکل لە پێگوتری هەیکلی ستالینی ئەو هەیکلەیە کە بەسەرم بۆن منە کەسێک لەسەرەوەی ئەم هەیکلە دانیشتووە دوجار بە شێوەیەکی حەڕەمی ئەم هەیکلە بڵاوە بێتەوە ئەم هەیکلە ئەندازێکی زۆر لە ئێستا زۆر ئیش پێکراو نییە هەیکلێکی تریش هەیە کە پێگوتری هەیکلی ئاسۆیی یاخود با بڵێن هێشوێترەیی کە زۆرترین کەس مەسەلەن بۆ منە بەشداری تیاکە بە تایبەتی لە بڕیاردانە من پێم خۆشە بزانم لە ئێستا کۆمەڵی ئیسلامی لەسەر کام هەیکل یانی شەکات بەڵێ کۆمەڵی ئیسلامی کوردستان 3 کۆنگرەی بەستووە لەگەڵ 3 کۆنفرانسی ناوخۆیی کە ئەمانە وێزگەکانی پیاداچوونەوەیە بە هەیکەلی حیزبە واتە هەیکل و هەرەمی حیزب ئەمەندە گرنگە و ئەمەنە هەستیارە هەموو کاتێک دەستکراوە نییە حیزب بۆ دەستکاریکردنی بەڵام حەزەکەم لێرە ئاماژە بۆکەم خۆشبەختانە یەکێک لەو حیزبانی لە هەرمی کوردستانە باشترین دەستکراوە بووە و مرونەتی زۆری بۆ لە دەستکاری هەیکەلی خۆیان وەڕێی داوە بەڕاوێژ لەسەر ئەم بابەتە و وەرگرتنی ئەفکاری جۆراوجۆر و ئەفکاری نوێ بە سوود وەرگرتن لە هەموو کەسێک و هەر کەسێک گویسیبێتی پێشنیار بۆ کۆمەڵی ئیسلامی بکە سوودی لێ وەرگرتووە بۆ نمونە ئەوەی جەنابەت باسی کرد حیزبمان هەیە لەم کوردستانە لە سەرەتای دەست دروستبوونەوە تا ئێستا هەیکلێکی هەیە هەتا ئەم لەحزەیە هەیکلەکەی نەگۆڕیوە
چۆنی هێناوە ئەگەر لە ساڵی چلەکان و پەنجاکانی شۆ دروست بوو بێ ئێستا هەمان تعریف و هەمان هەیکەلی هەیە وەک ئەوەی دەستبردن بۆ ئەو جۆرە هەیکەلە وەکو قەدەغە بێ ینی مال عیلم هەیکەلی حیزبی بۆ پیرۆز نییە بۆ خزمەتی کارە ئێمە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان هەر لەم سێ کۆنگرەی کە کردومانە سێ جار هەیکەلەکانی خۆمان بەڵکو زیاتریش چکە لە کۆنفرانسەکانیشە گۆڕانکاریمان بەسەرێناوە بۆ نمونە لە کۆنفرانسی یەکەم لە کۆنگرەی یەکەم دوای ئەوەی عفو لە کۆنگرەی دووەم دوای ئەوەی کە ئێمە موسساتمان دروست کرد یا کۆمەڵێک دامەزراوەمان دروست کرد لە کۆنفرانسی حیزبات تەغیر بەسەر ئەم دامەزراوە نەهێنرا واتە شێوازەکە لە کۆنگرێک بۆ کۆنگرەکە دوو جار گۆڕا ئەمە لە کۆمەڵی ئیسلامیە ئێستا ئەوەی جەنابەت باست کرد ئێمە بە چ شێوازێکی شەکەین ئەو شێوازەی کە بەڕاستی مرونەتی ئەبێ لە کارە و زۆرترین ئینتیشار و بڵاوبوونەوە ئەبێ بۆ ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی لە ناو خەڵکە و زۆرترین دەستکراوەی ئەدا بە ئۆرگانەکان بۆ نوێکردنەوەی خۆیان سەر لەونێ بۆ کار و دروستکردنی بڕیار و پرۆژەی نوێ بۆ پێشخستنی کار کۆمەڵی ئیسلامی دەسەگرێ بۆ هەیکەلەوە ئەو هەیکەلی تەبەنی کردووە بۆیە دوای کۆنگرەی ئێمە بەڕاستی ئێستا شێوازێکی نوێمان پەیڕەو کردووە لە هەیکەلێکی نوێ لە ناو کۆمەڵی ئیسلامیە ئەتوانم بڵێم لە 100 فەرقی هەیە جیاوازی هەیە لەو هەیکەلەی کە لە کۆنگرەی دوا کارمە پێکرد زۆر باشە بەس مامۆستاگەر باسی ئەم دوو هەیکەلە بکەین هەر کام لەم دوو هەیکەلە یاخود با بڵێم دوو جۆرە دامەزراوەیە چ ستالینە کۆنەکە چ ئەو شێوازێکی ئێستاژ مەسەلەن بۆ منەکە وتمان باسی ئەومان کرد هێزەکان دوای پیکەرەکان دەبێت بە پیکەرێکی ئاسۆیی یاخود هێشوەتری یاخود ئەوەی کە پێگوترێ زۆرینە هەرێکە لەمانە هەم ئیجابیاتی هەیە هەم ئەرێنیە هەم نەرێنیتە ئەسەگەر بۆ منە سەیری پیکەرە ستالینەکەکەی زۆر ئاسان بڕیارێک لەسەرەوە دێتە خوارەوە لە ماوەیەکی زۆر کەماجێ بەجێکرێ بەڵام ئەم هەیکەلێتە تازە بڕیاردان تیا زۆر قورسە بێت چونکە وەکو جەنابێشت باست کرد پێویستی بە مەشۆرەتکردنیی زۆرە بە ڕاوێژێکی زۆرە اینجا کاریگەری خوارەوە زۆرتر دێتە سەرەوە یعنی چۆن ئێوە ئەتوانن لە نێوانی ئەم دوو شێوە پیکەرەیە پیکەرێک دروست بکەن وەکو جەنابەت گوتە مرونەتی تیا و نەرمیتیایە ئەمەش چووکم زۆر زەحمەتە بەتابەتی بۆ ئێستا کە ئەندام و کادری هێزە سیاسەکان دەرەجە هۆشیارێکی زۆر دروست بووە بۆیان وارووا کوردەواری قاغەزی سپێ خوێندنەوە ئەجا ئێستا سۆشیال میدیا و وارووا ئەوەی کە پێگوترێن نێتیان لەبەردەسا توان کاریگەری زۆر دروستکەن ئێوە چۆن دەتوانن مامەڵە لەگەڵ ئەم دوو شێوازەیە بکەن بەڵێ ئەوەی من لە پرسیارەکەی پێشوە باسم کرد ئێمە تەبەن حیزبی سیاسی هەیکەل بۆچی دانێ هەیکەل بۆ دانێ بۆ چەند مەبەستێک یەکێک لەو مەبەستانە بۆ ڕایکردنی کاری ئۆرگانەکانی ئەم حیزبێ بە شێوەیەکی ئاسان و بە شێوەیەکە کە قەرار و بڕیار لەسەرەوە بۆ خوارەوە کە داوازێ زۆرترین کەس لە ئەندامانی و حیزبە قەرارەکانی پێ بگە و جێبەجێیکە و پاشان ئەم قەرارانەتانە دوانەکەوێ و حیزب وای لێ نێت بەڕاستی بڕیارەکانی قەتیس بێ لە ئاسێکی دیاریکراودا ئەمە خاڵێکی تر حیزب هەیکەلی سیاسی بۆ چییە بۆ ئەوەی زۆرترین ئەندام لە خۆی کۆکاتەوە و بەرنامەی خۆی بە زۆرترین جەماوەری چواردەوری خۆی ئاشنا بکە ئەوەش کە جەنابەت باسی کرد کە ئەمە سیستمێکی نوێ ئەمڕۆ کە هەر خۆی بۆ خۆی سیستمی لامەرکەزی کە ئەمڕۆ سیستمێکی نوێ لە شێوازی بەڕێوەبردن لە دنیادا هاتووتە پێشەوە ئەم سیستمە ینی باشترین سیستمە بۆ دەستکراوەیی هەم موسساتی دەوڵەت هەم موسساتی حیزبی بۆ ئەمە تەبان تۆ ئەگەر هات و قەید و قیود زۆر دانا واتە ئەو شێوە ستالین جەناب بۆ باسی کرد لەسەرەوە بۆ خوارەوە بربەت زۆرە بۆ ئەوەی ئەندام بێتە ناو ڕیزەکانی حیزبەوە و هەروەها ئەندام بتوانێت بگا بە ئاسەکانی قیاداتی خۆی کە ئەمە خۆی بۆ خۆی شتێکی خراپە و ئەمە وا لە ئاستەکانی خوارەوە کە قەراراتیان قەتیز بێ یان بیر و بۆچوونیان شێوازی بیرکردنەوەیان بۆ پێشخستی کار قەتیز بێ لە ئاسێکی نزمە و دانە سەر نەکەوێت بۆ سەرەوە لەسەرەوە ئاگیان لێ نەبێ موسساتی ئەمڕۆ هەم لە حکوومەت هەم لە ئەحزابە پێویستە قەرارات لەسەرەوە کۆنەکەنەوە واتە بڕیارەکان تەنها هەموو لە دەستی سەرەوە نەبێ ئەم بڕیارانە ورد بۆ خوارەوە ئەمە سیستمی نوێی لامەرکەزی ئەمڕۆیە واتە هەموو مؤسسەیەک بە پێی سنووری خۆی بە پێی دەسەڵاتی خۆی بە پێی بنەماگشتەکانی حیزب دەستکراوی لە بڕیاردانە ئێمە ئەنجومەنێکی ڕێخستنمان هەیە لە شارۆچکەیەک یا لە شارێکی کوردستانە لە قەزایەک لە ناحەیەک ئەم ئەنجومەنە ناکرێ بۆ هەموو قەراراتێکی ورد و درشتی هیچ نەوێرێ بکە هیچ هەنگایە بنێ هیچ پرۆسەیەکی کاری خۆی نەبا بڕێوە ئیلا بگەڕێتەوە سەروی خۆی ئەمە قەیدی بۆ دروستەکە ئەمە ڕێ لە گەشەکردنی ئەگرێ بۆیە بێت تۆ دەستی بکەیتەوە
بەپێی بیئەی خۆت بەپێی ئەو چوارتەوەی خۆی بەپێی ئەو هەیکە لە حیزبیە نەرمەی لە بەردەستایە فەرم و ئینتیشارکە بڵاو بەرەوە ئیشی خۆت بەرە پێش ئێمە ئەمەمان ڕەچاو کردووە و ئەمە بەڕاستی ئێمە دوای تەجروبەی کۆنگرێسیە هەستمان کردووە زۆر سەرکەوتووە و ئەمە وای کردووە الحەمدولله ئێستا کۆمەڵی ئیسلامی لە هەموو بوارەکانە تاقەی نوێ بێنێتە پێشێ سوود وەرگیرێ لە بیر و بۆچوونی نوێ لە توانای گەنجەکان لە توانای ئافرەتان قەیدێک نییە چوارچێوەیەک نییە سنوورێکی دانەناوە بۆی خەڵک بێتە پێشەوە لە ڕۆشنبیران حتا لە خەڵکانی بێلایەن ئێمە دەرگاکان و بارگاکانی کۆمەڵی ئیسلامی و مؤسساتی ئێمە دانەخراوە بە ڕووی خەڵکی ترا بێتە پێشەوە ئاشنابین لەگەڵی حتا مؤسساتە خێراتەکانمان ئێمە تەنها حەسر نییە لەوەی خێرکەن خێرەکانی کۆمەڵی ئیسلامی بنەوە بەندامانی کۆمەڵی ئیسلامی بۆ هەموو جەماوەرە بۆیە ئێمە بەڕاستی لەمڕۆ توانیمانە ممارەسەی ئەم هەیکەلە ئیداریە نوێ بکەین کە ئەمڕۆ لە عەسری ئەمڕۆ کاری پێکرێ و سوودی باشمان لێوە زۆر باشە مامۆستانوەر بەڵام ئەگە تۆ سەیرەکەی ئەم شێوازە نوێیە کە کاری حیزبی پێکرێ حتا ینی لەسەر ڕوئیای با بڵێن تێڕوانینی بۆ تەنانەت بۆ ئەندامگریش بە ئاوڵێن گۆڕاوە ینی ئەم هەیکەلە تازە یاخود ئاوڵێ ئەم پەیکەرە نوێیە زۆر گرنگی ڕەنگە بە ئەندامگرتن نەدا ینی واتە زۆر بۆی مهم نەبێت کە ئەندام کۆکاتەوە و ئەم ئەندامانە ناونووسکە وەروەها هەریەکان دۆسییان هەبێ و هەروەها بارەکەەکانی پڕبێت لە ئەندام و بەڵام فەزای دەرەوەی بارەگاکانی فەزایکی بەتاڵ بێ ینی ئیشی لەسەر ئەمە نەکرد بێ بەخۆ دەزانی هێزی مۆدێرن یا حیزبی مۆدێرن ئێستا حیزبی باڵێن حیزبی هەڵبژاردنە حیزبی جەماوەریە لە حەزەی بە ئاوڵێن ئینتیخابات و کاتی هەڵبژاردنەکان حەشر دروستەکە ینی بە جارێک خەڵکیی زۆرە خاتە سەر شەقامەکان و دروشمەکانی ئەگوترێتەوە بەڵام کاتەکانی تر هێ منە واروەها بارەکەەکانیشی ڕەنگە زۆر نەبن بارەکەەکانیشی پڕ نەبن لە ئەندام تاکو لەشی قورس بێەوە لە ڕووی ئیمکانێت و ئەوەی کە پێگوترێ مادە و هەروها لە ڕووی ئابوووریەوە زەختی لەسەر دروستکە کۆمەڵ ئیسلامی چی بۆ ئەمە کردووە بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڕاستی ئەوەی جەنابەت باسە کرد هاتوین شێوازێکمان لە ئاسی جەماوەری دروست کردووە بۆ نمونە ئێمە ئاسی ڕێخستەکانی خۆمان ئەوەی جەنابەت باسە کرد مطابق کردووە لەگەڵ ئاستی بازنەکانی هەڵبژارنی کۆمسیۆنە واتە نزمترین ئاسی تەنزیمی ئێمە تەبەن ئێمە لە ئێستا ڕێخستنی ئێستامانە ئەنجومەنەکانی ڕێخستنمان هەیە کە لە شار و شارۆچکەکان و لە گەڕەکەکان و پارێزگاکان و قەزا و ناحەکانە تەوزیع بوون هەرێکە بە پێی توانای خۆی بەپێی حەجمێکی دیاریکراو دوای ئەوە دەستەکانمان هەیە دەستەکانی ڕێخستن کە هەموو جۆرەکانی ڕێخستن ئەگرێتەوە بە ڕێخستنی حیزبیەوە تا ڕێخستنە جەماوەریەکان و ڕێکخراوەیەکان دوایەوە ئاسی ئەخیرمان پێوترێ بازنەی ڕێخستن ئێمە بازنەکانی ڕێخستنمان مطابق کردووەکوی جەنابە باسە کرد لەگەڵ بازنەکانی کۆمسیۆن واتە ئەگەر لە شاری سلێمانیە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنان لە سلێمانی 200 بازنەی هەڵبژاردننی هەبێ ئێمەش ڕێخستەکانمان بەپێی ئەم 200 بازەیە تەوزیع کرد و ڕێخستۆتەوە ئەمە بۆ چییە؟ ئەندامانی ئێمە تەمەنۆک و کۆمەڵی ئیسلامی لەو بازانە کارەکەن بە دوو ئیتیجاه کارەکەن بە دوو ئیتیجاه کارەکەن لەسەر خەڵک بەگشتی ئێمە ئەم فیکرە و بەرنامەی پێمانە کە سەرچاوی لە ئاینی پیرۆزی ئیسلامە وەرگرتووە ئێمە کارێکی داوی و پەروەردەی یەکەین پێش هەموو شتێک ئەمانەوێ ئەم بانگەوازەی ئێمە ئەم پەیامەی ئێمە ئەم کارە پەروەردەی ئێمە بۆ هەموو جەماوەری بەگشتی واتە پەیامەکەی ئێمە ئەمانەیە بگا بە هەموو خەڵک لە ڕێی ئەم بازنەی هەڵبژارنەوە لە ڕێی حەلەقەکان و بازنە پەروەردەیەکان و بازنە داعویە گشتیەکانیشەوە ئێمە پەیام و بەرنامەی خۆمان بگەێنین بە جەماوەری خۆمان ئەمە یەک واتە هەدەفی ئەمەوەی قسەکەی جەنابەت ئەم پەیامە تەنها ناگەێنین بەوانەیە ئەندامی کۆمەڵ و ناونووسن بۆ گشتیە بۆ جەماوەرە ئەمێ مەبەستی کۆمەڵی ئیسلامیەوەیە جەماوەری کوردستان بەگشتی بە ئاگا بێتەوە لە دینەکەی خۆی کە جەماوەرێکی مسلمانە ئاشنا بێتەوە بە دینەکەی لە ئەساسیاتی دینەکەی لە ڕووی ئەخلاقیات و پەروەردەی بەردەوامەوە ئەمە یەک خاڵێکی ترکە کۆمەڵی ئیسلامیشی لەسەر کۆ لە ڕێی بازنەکانەوە ئەویش مەسەلەی دەنگدان و مەسەلەی ڕاکێشانی دەنگی جەماوەری ئەو بازنانەی هەڵبژارنە بەرەو کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی پەیامی کۆمەڵی ئیسلامیان پێ بگات کە کۆمەڵی ئیسلامی چ پەیامێکی پێیە لە پرۆسەکانی هەڵبژاردنە بۆ داهاتووی کاری سیاسی هەرێمی کوردستان ئەمەش ئەرکی بازنەکانی هەڵبژاردنە ئەمەش ئەینەشت ئەمەش پێویست ناکە ئیلا بێ ئەندامی خۆت بێن پەیامی پێ بدەیت ئەم پەیامە بە هەموو کەسە بۆ هەموو ئەندامانی ئەو بازنانەی هەڵبژاردن ئەمە بەڕاستی شێوازێکی نوێیە
و ئەمە جاران حیزبی سیاسی ماڵی داخرا بوو دەرگاکانی لە خۆی داخست بوو تەنها ئەوەی دەرگاکەی پراتەوە باتێتە ژوورە ئەیزانیم حیزبە چ باسە چی ئەکا بۆیە ئێستا ئێمە وا کار ناکەین و ئێمە بەڕاستی زۆر تەجاوزی و حاڵەتەمان کردووە ئێستا خۆشبەختانە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ڕێخسەکانی کۆمەڵی ئیسلامی لە ناو خەڵکان لە ناو جەماوەران بۆیە ئێمە نزیکین لە خەڵک نزیکین لە دەنگدەرانی کوردستان زۆر باشە ئەچینە ناوبڕێک و دوایتر درێژە بە گفتوگۆکەمانە دێ بەڵە خۆشەویستان ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتە بەڵە خۆشەویستان جارێک کە سڵاو لە ئێوەی خۆشەویست لەگەڵ بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی کارژێڕی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن درێژە بە گفتوگۆکەمانە دێن مامۆستا ئەنوەر پرسیارێکی زۆر جەوهەری هەیە ئەویش ئەوەیە کە ئێوە لەم ئۆفیسەی خۆتانەوە ئازانم سێ کارژێڕی تایە سێ کارژێڕی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن وە زیاتر ئیشە تەنفیزیەکانە هێتە لای ئێوە و ئێوە سەرۆکارتان لەگەڵ باقی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیا هەیە پێمان خۆشە بزانین بڕیار لای ئێوە چۆن داوابەزێ ئایا لەسەر وەرەقەیەک و جەنابتان ئیمزایەکەن و ئەینێرن بە ئۆرگانەکان و ئیترەبێت جێبەجێ کرێ یاخود ئێوە ینی زۆرتر برەوتان بەوە داوە لاهانە ڕوحیەکانی بەسەلەم بۆ منە ئەندامان و کادیرانتان بەرزکەنەوە بۆی کە لەگەڵ ئەوەیە کە ئەمرێکیان بۆ چێ لەگەڵەوە کە بڕیارێکیان بۆ چێ لاهانە ڕوحیەکەشی لایەنێک بێت کە بەسەلەم بۆ منە زۆر کاریگەر بێت لەسەر ئەوەی کە بڕیارەکان وەکو خۆی جێبەجێ کرێ مە بەسمانەوەی لای ئێوە حیزب لەسەر وەرەقا زۆرتر مەسەلەن ئیش و کارەکانی ڕوا یاخود لە ڕووی ڕوحیەوە ئەندام و کادر زۆرتر هەست بەواکە کە لە کاتی جێبەجێکردنی بڕیارەکان مرتاح دەستخۆش بێ وڵا حەزم کرد ئەو پرسیاری جەناب وەکو دەرفەتێ بخۆزمەوە کە ئێمە لە ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردنی کۆمەڵی ئیسلامی کە مؤسسەی تەنفیزی کۆمەڵی ئیسلامیە ئەو دوایش من ئاماژەی پێەکەم کە ئێمە فەڵسی سوڵتاتمان کردەوەتە دەسەڵاتەکانمان جیا کردوتۆ لە ناو کۆمەڵی ئیسلامیان دەسەڵاتی تەنفیزی لای ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردنە کە مەسئولە لە ڕووی ئیداری مالی و بانگەواز و پەروەردەی سەرجەم مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی کە کۆمەڵی ئیسلامی 12 مەڵبەندی هەیە وە سەرجەم ناوەند و دەستگا و مەکتەبەکانی کۆمەڵی ئیسلامی کە 15 ناوەند و مەکتەب و دەستگای هەیە کۆمەڵی ئیسلامی ئێستا لەم سێ ڕۆوە ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن سەرپەرشتی و ڕێنمایی و کۆبوونەوە و دانیشتن ئەکا لەگەڵ ئەم مؤسساتانە بەگشتی ئێمە یەکێ کۆمەڵێک بنەمامان کە داناوە بۆ کاری خۆمان لێرە ئەوەیە کە بەڕاستی ئەم مؤسساتانی کۆمەڵی ئیسلامی پێش هەموو شتێک لەسەر ئەو بنەما و ئەساسیاتانەی باسمان کە لە سەرەتاوە دایان ڕێژینەوە کارەکانیان و پاشانیش ئێمە نزیکیەکی تەواومان هەیە لەم ئۆرگانانە بەردەوام ئێمە کۆبوونەوەمان هەیە لەگەڵ مەسئولی مەڵبەندەکانە کۆبوونەوەمان هەیە لەگەڵ سەرجەم ئۆرگانەکان بەگشتی کە پێوترێت کۆبوونەوەی فراوانی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن کە سەرجەم مەسئولی مەڵبەندەکان و ناوەند و مەکتەب و دەستگاکانی لەوێ تایە و ئێمە لەوێ بەگشتی لەسەر کۆمەڵی خاڵی گشتی کاری ئۆرگانەکان قسە ئەەکەین تەنها لەسەر کۆمەڵێک خاڵی گشتی نەک هەموو وردەکاریەک وردەکارەکانمان بەڕاستی داوەتەوە بە ئۆرگانەکان خۆیان نەتوانن لەسەر ئەو ئەساسیاتانەی کە هەمومان متفقە بین لەسەری ئەوان کاری لەسەرکەن ئێمە نەخێر ئێمە تەنها ئەوە نیە نووسراو بنێرین بۆ ئۆرگانەکان وەکوتم لە ئۆرگانەکان نزیکین ئێمە سەردانیانەکەین بەردەوام بە سەردان ئەمە جگە لە کۆبوونەوە دەوریەکان کۆبوونەوەی دەوریمان هەیە لەگەڵ یانە لەگەڵ هەموو ئاستەکانە کۆبوونەوەمانەیە لەگەڵ مەڵبەندەکانە بۆ کاروباری ئیدارە و مالی کۆبوونەوەمان هەیە لە ڕێی دەستەی پەرەپێدانی بانگەواز کە بەشێکە لە ناو ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن بۆ کاری پەروەردە و بانگەواز لەگەڵ مەڵبەندەکانە پاشان ئەمە دوای کۆبوونەوە دەورەکانی ئێمە لەگەڵ ئەوان دوای ئەوە ئێمە سەردانیانەکەی لە ئۆرگانانە لە نزیکەوە ئاگامان لیانە بێ و ئاگامان لە معاناتەکانیان کێشیان و هەر گرفتێکەیان بێ پاشان هەر بەوە شەوە ناواسین کۆبوونەوەمانەوێ لەگەڵ یانە تاکیم ئۆرگانانە لەگەڵ مؤسسە تەنفیزیەکەی سەرەوە بە تاکیش ئەیان بینی لە نزیک و گویان لێگرین ئەمە بە شێوەیەک بە جەدۆلێک بە کۆمەڵە بەرامج ڕێکمان خستووە وامان کردووە کە بە شێوەیەکی نەرم و بە شێوەیەکی سەلس قەرارات و بڕیارەکانی ئێمە بچێتە خوارەوە و جێبەجێ بکە و ئێمە هیچ کاتێک نەمان کردووە بە حاڵەتێک لای ئێمە بڕیارێک بین و بڕیارەکە قدرەتی جێبەجێکردی نەبێ یا لەلایەن ئۆرگانەکانەوە جێبەجێ نەکرێت ئەگەر چی ئێستا ئەمە کۆمەڵی ئیسلامی بەهۆی ئەو بارودۆخە سەختی بەگشتی هەرێمی کوردستان و خەڵکی گرتوتەوە ئێمەش بە دەرنەبووینەوە و ئەزمەی گەورەمان هەیە لە ڕووی مالی
لە ئۆرگانەکانە بەڵام خۆشببختانە بە هیمەتی ئۆرگانەکان ئەندامانی دڵسۆز کادرەباڵەکانی حیزب حیزب ئەمەی پێوە دیار نەبووە وەتوانیمانە لەگەڵ دانگرتن بە خۆمانە لەسەر ئەو وەزع بژێوێ ناڕەحەتە نێڵین کارکە و کاری ئۆرگانەکان بوەسێت بەڵکو و زۆریش بەرەو پێش بچێت. زۆر باشە مامۆستا هەر سەبارەت بە ئەندام ینی ڕەنگە ئەمە شتێکی با ئاو بڵێن دروست بێت لە ئێستاە ئەم تەڕوانی نەهەبێت ئەوش ئەوەیە کە لە ڕابردووە واتە ئەوەی کە باسمان کرد لە سەرەتا کوتمانە پەیکەرە ستالینەکەی کە وتمان زۆرترین کات من کراوە بە قوربانی ئێمە واتە شتەکان زۆر دەسە جەمعین واتە تاقەی تەنها زۆر دەرناکەوێت لەمەیە ئەمە ژوای کردووە کە با بڵێن تاقە تەنهاکان یان توانە فەردیەکان زۆر جارون ببن یاخود بە بڵێن وەکو پێویست دەرنەکەون ئەمەش ینی تێڕوانینێکی تازەیە کە حیزب چۆن هۆکارێکە دۆزێتەوە بۆ ئەوەی کە تاقا ئەوەی کە لێرە و لەوێ زۆر جار مەسەرەن تاقەی زۆر جیاواز یان تاقی بە ئاو بڵێن زۆر باش توانای زۆر بە ئاو بڵێن بەرچاو کە پێویست و زەڕور بێ بەوەی کە دەربکەوێ و هەروەها گەورە بکرێ حەزب چ میکانیزمێکی هەیە بۆی کە ئەم بتوانێت ئەم تاقانەش لە ناو مەسەرەن بۆ منە فۆرمە گشتێکا ون نەبن بەڵکو ینی ئەوانش بای ئەوە بکەن کە دەرکەون و هەروەها ببمە کەسێکی سوود بەخش. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڕاستی لەم ڕۆوە زۆر دەواازەمان کردوەوە بۆ ئەم بابەتی جەنابەت باس کرد. ئێمە لە ڕێی هەموو مؤسساتمانەوە حاڵەتێکمان دروست کردوە حاڵەتی گەشەپێدانی تواناکان حاڵەتی بەرەو پێشبردننی ئەندامان. یەک نمونەت بۆی هەنمەوە کە ئێمە کۆمەڵی ئیسلامی لەم ڕۆوە چەندێک دەستکراوین و چەندێک مرونەتمان بووە و چەندێک وامان کردووە تاقی نوێ بێتە پێش کە لەوە چێ خەڵکێک یا حزابی تر ئەم بەم دەردەوە بناڵێنە. لە کۆنگرەی سێ کاتێک کە میکانیزمی دیاریکردنی بەرپرسی مەڵبەندەکانمان دایەوە دەست مەڵبەندەکان واتەوەتمان مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی کە ئێسێمە 12 مەڵبەندمان هەیە لە کۆمەڵی ئیسلامیە بە مەڵبەندی هەندەرانی شو کە ئەوروپا ئاگرێتەوە وتومانە ئێوە بە چ میکانیزمێک پێتان باشە بۆ پێشخستنی کاری خۆتان بەرپرسی خۆتان و ستافی خۆتان هەڵبژێرن بۆ ڕایکردنی کارەکانتان وتوانە ئێمە زۆرینە پێی باش بووە بەرپرسەکانیان لە ناو خۆیانە هەڵبژێرێ نەک لە کۆنگرەیەکی بەربڵاو کە هەموو ئۆرگانەکان و هەموو سنوورەکانی لێیە بەرپرسی مەڵبەندی سلێمانی بۆ نمونە لە کۆنگرەیە کا دیاری بکرێت کە ئەندامی کەلاری لێە دوهۆکی لێە سۆرانی لێە کە ئەمانە ئاشنانی بە سلێمانی بە خەڵکی سلێمانی وە کێ بۆم پرۆسێ باش بێ بۆیە پرۆسەکەماندایە دەست مەڵبەندەکان خۆیان دوای ئەوەی لە کۆنفرانسە ناوچەیەکانی مەڵبەندەکان و کادرانی مەڵبەندەکان بە هەڵبژاردن هەڵبژێران هەر لەوێ بەرپرسی مەڵبەند هەڵبژێراوە ڕاستەوخۆ ئەو بەرپرسی مەڵبەندە لە کۆنگرا بێ بە ئەندامی سەرکردایەتی ئەم تەغیرە کاک پەیوەند حەزەکەم بزانی ئەمە لەوە چ شتێکی تازە بێ خەڵک نەیویستی بێ کۆمەڵی ئیسلامی لەم کۆنگرەیە سەرجەم مەسوول مەڵبەندەکانی خۆی گۆڕی هەر دوانزەیان واتە هەر دوانزە بەرپرسی مەڵبەندەکانی پێشوو چوونە لاوە دوانزە بەرپرسی نوێ هەر هەمووشان گەنجناتە ئەنجومەنی سیاسی ئەنجومەنی سیاسیش بە عینەش حەزەکە ئێستا ویش باسەکەم وە لە ئاسەکانی تریشە لە کۆی 37 ئەندامی سەرکردایەتی کە دوانزەیان مەچوو مەڵبەند بوون بۆ میکانیزمە هەڵبژێراون دا ئەندامی سەرکردایەتیش لە کۆنگرا بۆ بەرپرسیارەتی ناوەند و مەکتەب و دەستگاکان ئەندامانی کۆنگرە بە گشتی هەڵبژاردون چونکە ئەو ئۆرگان و ناوەند و دەستگانە بۆ هەموو حیزبە هەر کەسیش بە جەنابی ئەمیرەوە هەڵبژێراون بۆ ئەنجومەنی سیاسی لەوێ ئەنجومەنی سیاسی چۆن هەڵبژێراوە مەرحەلەی یەکەم دەنگیان پێدراوە بۆ ئەندامەتی سەرکردایەتی ئەمە مەرحەلەی یەکەم مەرحەلەی دووەم لە ناو هەموو ئەو سەرکردایەتیانە هەڵبژێراون هەشتیانێ هەڵبژێراوە بۆچی بە جەنابی ئەمیریشەوە بۆ ئەندامی ئەنجومەنی سیاسی بە دوو فلتەرا لە کۆنگرا تێپەڕیون وە لەوێش ئێمە ڕەچاوی ڕێژەی ئافرەتانمان کردووە ئەندامانی سەرکردایەتی لە ناو ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیە لە 100 تا 10 ئافرەتە لە ناو کۆنفرانس و کۆنگرەکانی کۆمەڵی ئیسلامی و ناو ناوەند و مەکتەب و دەستگاکان بڕیارمان هەیە لە پەیڕەوی ناوخۆمانە لە 100 تا 25 ئەتوانن ئەو ئۆرگانانە ئافرەتدانن بە شەرتێک هەبێت واتە ئێمە مەڵبەندمانەیە تەشکیلەکەینەوە ئەگەر ئافرەتانی بەتوانامان هەبێ کە لە زۆر مەڵبەند هەمان بووە بۆیان هەیە لە 100 تا 25 تەشکیلاتیان ئافرەت بێ و هەروەها گەنج ئێمە لە ئەنجومەنی سیاسیشا ئێستا گەنجمان هەیە و ناتق ڕسمی یا وتەبێژی ڕسمی کۆمەڵی ئیسلامی ئێستا برایەکمانە کە مامۆستا ڕێبوارە موالدی 1970 گەنجێکە هیچ ڕێگریەکیش نەبووە لە بەردەمەما ئێوەمانانی شەر گەنجین هێشتا گرنگەوەیە هەم گەنج
و هەم ئافرەتان دەواازیان بۆ کراوەتەوە و کۆمەڵی ئیسلامی لەم ڕۆوە بەڕاستی مرونەتی زۆری نوانوە بۆیە ئەم تاقانە هەر برایەک لە هەموو قۆناغەکانی کاری تەنزیمی و حیزبیە پەری بەتوانەکانی خۆی یابێ ئۆرگانی خۆی بردبێتە پێشەوە دەواازی بۆ کراوەتەوە ڕێگەی بۆ کراوەتەوە ڕێگەی بۆ ئاچوو کراوە هەتا هاتوتە ئەو ئاسو شوێنی شایانی خۆیەتی و ئەمەشمان لە پۆستی حکومیان ڕەچاو کردووە لە پۆستی حکومیەکانیشا بەڕاستی ئێمە خەڵکێک لە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی توانی بێتی خزمەتێکی باش بکە و توانی بێتی نمونەیەکی جوان پێشکەشکان لە بەڕێوەبردن لەو پۆستە ئیداریانی کۆمەڵی ئیسلامی هەم لە بەغداد هەم لە حکوومەتی هەرێم و هەم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەداخەوە ئەنجومەنی پارێزگای هەولێر و دووهۆک حسە نەدرا بە کۆمەڵی ئیسلامی هەمووی خۆرە کراوە بۆ لایەنێک لەوێ لێرە ئێمە ئێستا 4 مدیر ناحیمانێ ئەم 4 مدیر ناحیە 4 گەنجمان هێناوەتە پێشەوە کە تازە دەرچووی کۆلیجی یاسان و توانیوانە نمونەیەکی جوان لە بەڕێوەبردن لە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی پێشکەش زۆر باشە مامۆستا وەکو باست کرد کە ڕێژەی لە ساڵی 25 لە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامیە جێگیر کراوە کابێ ئۆرگانەکان با بڵێن ئافرەت جێگا بکەنەوە یاخود با بڵێن ئێستا ئەم واقعا نابینین باوا بڵێن ینی ڕەنگە لە ئۆرگان هەبێ زۆرینەی ئافرەت بێ ئۆرگانی تایبەت بەخۆیان هەبێ بەڵام ئۆرگانیشمان هەیە کە مەسەن ئافرەتی بەو ڕێژەیەتیای نییە قسەکە لەسەرەوەی پرسیارەکە من لەسەرەوەیە ئەوە ئافرەتان بۆ خۆیانن تمۆحی ئەو شوێنانیان نییە و نانە بچنە ئەو ئۆرگانانە یاخودەر بە جدی ئەگەر ڕێگریەک هەیە خێچەکە باەمە بیزانین بەڵێ وڵا پرسیارەکە جوانە ئەوەی من باسم کرد لە 25 ڕێژە دیاری کراوە بۆ ئافرەتان و خوشکانی کۆمەڵی ئیسلامی کە مشارک بن لە بەڕێوەبردننی ئۆرگانەکان لە مەڵبەند لە ناوەن لە دەستگا لە مەکتب لە سەرکردایەتی لە سەتادەکان بۆ تەسبیت بووە لە کۆمەڵوەریان ڕگانە یاسایە 4 ئەندامیان هەیە لە ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ و لە هەموو ئەنجومەنەکانی چاودێری سیاسی بانگەواز و بەڕێوەبردن خوشکان وجودیان هەیە ئەمە تەنفیز کراوە ئەی لە ئۆرگانەکانەوەی جەنابەت ئێمە ئێستا بۆ نمونە مەڵبەندێک انتخاباتمان کرد بۆ کارگەڕەکانی لەوێ وتومانەکە کە مەڵبەندی سلێمانی 7 کارگەڕی هەیە بۆ بەڕێوەبردنی کاروباری مەڵبەندە لەم حوتە ئەتوانن ئافرەتان دوو ئافرەت دەرچێت دوو ئافرەت خۆی تەرشێکە بەڵام ئێمە لێرە یەکشتمان کردووە بۆی جەناب بزانی و بینەرانی خۆشەویست ئەو بزانن ئافرەتمان بوو بێ خۆی پاڵاوتو بێ بۆ پرۆسەکە مەڵبەتمانە بە خۆی نەپاڵاوتوە ئافرەتمان نەبوو خۆی بپاڵەویا لە ئۆرگان و ناوەندەکان وجودی ینی نەیویستووە بێت یا ئافرەتانمان خۆیان نەپاڵاوتوە ئەی تۆ لە کوێی هێنی داینی بەڵام کە خۆی پاڵاوتووە حتا لێوەش سیستمی کۆتامان بۆ جێبەجێ کردوون ینی بوو بێ ئافرەتەکە چوو بێ دەکیە بڕکیەوە ئێمە ئێستا لە مەڵبەندی سلێمانی دوو خوشکوانەیە لە 7 کارگەر 7 دوانیان خوشکن ئەمە جێبەجێکنی لە ساڵ 25 بوجودی هەیە خۆیان پاڵاوت و هاتنە کێبڕکیەکە وەرگەڵ برایانە و یەکیشان بەدەنی خۆی دەرچوو یەکیشان بە کۆتا ئەمە جێبەجێ کراوە لە ئۆرگانەکان کاتێک ئێمە لیژنەی باڵای هەڵبژاردنمان نردووە لە کاتی تەشکیلکردنەوەی مەڵبەندەکانە ئەم بنەمای ڕەچاوکەن و جێبەجێکن و ئەمە یاسایەک بووە ناوەندی هەڵبژاردن لەوێ جێبەجێ کردووە بۆیە ئەوەی کە ئەگەر لە ئۆرگانێک بەدی نەکری ئەم حاڵەتە و ئەمە خۆشبەختانە لەناو کۆمەڵی ئیسلامیە کە ئێمە زۆر خەڵکێک بە محافزکار و بە حیزبێکی تەقلیدیمان نەزان و لەم شتانە لە ئەتوانم بڵێم لە هەندێک لە لایەنی علمانیە لە زۆربەی لایەنە علمانەکان ئێمە باشترە پرۆسەیەمان جێبەجێ کردووە ئێستا مەڵبەندمان هەیە مەڵبەندمانەیە ئیدارەی مەڵبەندەکە لە محافظی سلێمانی بۆ نمونە بەرپرسی ئیدارەی مەڵبەندی سلێمانی خوشکێکمان داناوە لەبەروی بەدەنگدان دەرچووە و زۆر سەرکەوتوش بۆ لە بڕێوەبردنی کارەکان زۆر باشە مامۆستا ئەگەر بچینەوە سەر پەیکەر و دامەزراوەی مەسەلەن بۆ نمونە حیزبی کە ئەمە زیاتر تەرکیزمان لەسەر ئەمە بوو لەم بەرنامەیە باشترین پەیکەر ئەو پەیکەرەیە کە گەشە بکە کە هەست بکرێت کە ئەم ڕۆژ بە ڕۆژ ئەم باوا بڵێن ئاستی ئەم هێزە و واروەهاوەی کە پێگوترێ گەشەکردنی فراوانە بێ کۆمەڵی ئیسلامیە بەچی ئازانێ کە ینی گەشاکەوە بەچی ئازانێت کە ڕۆژ بە ڕۆژ ئاستەکەی لە فراوان بوونە ینی قسەکەمان لەسەر گەشەکردنە ئەم پەیکەرە تەنزیمێک کە ئێستا ئەمە باسمان کردووە وتمان نەرمی و مرونەتی زۆر باشی تایە واروە جیاوازە لەوەی کە لە ڕابردووە هەبووە لە ئەندازەیەکی زۆر توانیوێتی شتێکی جیاوازتر پێشکەشکە چۆن بزانین کە کۆمەڵی ئیسلامی گەشاکات زۆر جوانە پرسیارەکەت دەبەن ئێمە تۆ هەر تەشکیلەیەک دانی ئەی هەیکلێک دروست دەکەی هەر ئۆرگانێک کە تۆ پێکی ئەهێنی بە چیە ئەزانی ئەم ئۆرگانە سەرکەوتووە لە ئیشە بە بەرهەمەکەی هەنیەگە بەرهەمی نەبێ بەرهەمەکەی نەچنیتەوە یانی تۆ هەر لە شوێنی خۆتا مراوەحاکەی لە شوێنی خۆتا مایێت و واژ نییە تەگەر تەسەورێکی خەیاڵی بۆ بکەی بڵێ گەشەی کرۆ گەشەکەشی نەبینی ئێمە بۆ ئەم بەبەستە چیمان کردووە کۆنجومەنی بانگاواز و بەڕێوەبردن داوامان لەسەر جەم ئۆرگانەکان کردووە لە یەکی ساڵی 2007 پلانی ساڵی 2017 پێشکەش بە ئەنجومەنی بانگاواز و بەڕێوەبردنکەن
بۆ ئەم ساڵی کەتیاین ئەم ساڵێک باسی ئەم ساڵاکەی هەموو ئۆرگانێک لەم ئۆرگانانی کۆمەڵی ئیسلامی پلانی خۆی پێشکەش کردووە چۆن پەرە بەتوانەکانی خۆی بە چۆن لە ڕووی چەندێتی و چۆنێتیەوە بڕاتە پێش و ویشەکانی خۆی پێشخە بۆ ئەم مەبەستە ئێمە پلانێکمان بە شێوەیەکی علمی زانستیانە بە ئۆرگانەکان داناوە و لە خۆیان سەرپشک بوون واتە مؤسسەی بڕیاردەر خۆی بووە مەڵبەندێک خۆی بۆتەوە خۆی کۆبۆتەوە بە هەموو ئەو کەسانی کە خاوەنی قەرارن لە مەڵبەندەکەیە لە هەموو بوارە جیاجیەکانە بۆ نمونە لەبارە ڕێکستەکانە لە بواری بانگەواز و پەروەردە لە بواری کۆمەڵایەتی لە بواری قوتابیان لە بواری ئەنجومەنەکان لە بواری خوشکان لە هەموو بوارە جیاجیەکانە دیراسەی بارودۆخی مەڵبەندەکەی خۆیان کردووە بۆیە وتوانە ئێمە بۆ ئەم ساڵ بێتەوە ئێمە ئەبێ ئەوەندە گەشە بە کارەکانی خۆمابین لە هەموو بوارەکانە بەم شێوەیە دوای ئێمە پلانەکەمان لێ وەرگتون تەسبیت بۆ لایەمە ئێستا بە دوواداچوونەکەین بۆ جێبەجێکننی ئەم پلانە خۆش زۆر باشە با من خەوسێک لێ وەرگرم پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەمەوە ئێمە زانین کە دوو جۆر گەشەکردن لە ناو حیزب هەیە یەکی چەند پێگوترێ گەشەی لۆکاڵی گەشەی ناوخۆی ڕەنگە حیزب بتوانێت لە ڕووی ئەندامەوە مەسەلەن بۆ منە ئەندام و کادر زیاب بکە واروەها چۆنەڵێ وەکو وتمان ناویانە نووسێەوە دەبن بە تازە ئەندام و واروەها بە کۆی پرۆسەیەک ڕۆن کە دوجار بەسەرم ڕەنگە سەرکردایەتیشان لێ دروست ببێ بەڵام گەشەیەکی تر هەیە پێگوترێ گەشەی جەماوەری واتە نفوزی هێزە سیاسەکە لە ڕووی مەشروعاتەوە زیاکەوە خەڵکی زۆرتر قەنەعاتی پێەکە و دوجار ئەم هێزە هەستەکەی کە سبێنە چۆن ئینتیخاباتی شۆدەنگی زیاکە ئەگەر بگوترێ کۆمەڵ ئیسلامی لە کام ڕوانگەیانەوە زیاتر گەشەی کردو وەکو ئێوە دراستان کرد بێت لە ڕوانگە جەماوەرێکەوەیان لە ڕووی کادر و ئەندام و ڕێخستنەکانەوە بەڕاستی بۆ ئەو پرسیارەت کاک پێبن ئەوەی ئێمە تەمەەن ئەم بەرنامەی زیاتر باسی بارودۆخی ناوخۆی کۆمەڵان کرد بەڵام ئەوەی جەنابەت ئێمە ئەلحەمدا وەکو کۆمەڵی ئیسلامی هەستی پێەکەی کۆمەڵی ئیسلامی لە ڕووی جەماوەری گشتیەوە ئەو هەڵوێستە سیاسیانەی بوویەتی وە بەڕاستی نزیکی خۆی لە جەماوەری کوردستان و خەڵکی کوردستان بە ئامانج گرتووە و لەم ڕۆوە مەبەستی بووە دوور نەبێت لە جەماوەرەکەی خۆی بۆ ئەمە بەستەش بەڕاستی ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی ئیشی لەسەر کردووە ئەوەی کە معاناتی خەڵکی کوردستانە و ئەوەی ئەم وڵاتەی ئێمە بەرەو سیستماتیک و بەرەو دامەزراوەی و بەرەو مؤسساتە ئەڕوات کۆمەڵی ئیسلامی داکۆشی لێ کردووە داکۆکی لە موچەی خەڵک کردووە داکۆکی لە ژیانی خەڵک کردووە داکۆشی لەوە کردووە کە خەڵک و جەماوەری کوردستان بەڕاستی واعیبن و نابێت چیتر زوڵمیان لێ بکرێت ئەمە ئامانجی کۆمەڵی ئیسلامی بووە لەم ڕۆژەوە کۆمەڵی ئیسلامی بەرنامەی خۆی وا داڕشتووە وا لە ڕێی ئەندامان و کەوادری خۆیەوە وا کاری کردووە وەکو باسم کرد نزیک بێ لە جەماوەری کوردستان ئێمە بەڕاستی لەم ڕۆوە نەهاتوین مەسالیحی سیاسی خۆمان بخوێنینەوە ئایا کۆمەڵی ئیسلامی مەسلحەتی سیاسی لە قەرارەکانیان بۆ خۆی چییە ئەجا قەرار بە چونکە ئێمە بازرگان نین بەڕاستی ئێمە حیزبی سیاسی خاوەن مەبدەئین و یەکێک لەو بنەمایانەی بە حیزبێک گەوترێ حیزبێکی دامەزراوەی موسەسی ئەوەیە قیەم و بەهاکانی خۆی بپارێزێ واتە تۆ بۆچی دروست بووی بەها باڵاکانت چین واتەوێت داکۆکی لە چیکەی ئەمە ئەساسە بۆ ئەوەی کە تۆ هەنگاوەکانی خۆتی لەسەر داڕێژی کۆمەڵی ئیسلامی پاراسوە لەسەر ئەمەش باجی زۆریاوە باجی زۆریاوە لەبەرەوەی بەڕاستی نەیویستوە دەستبەرداری بەهاکانی بێ کە سەرچاوی لە ئیسلامەوە وەرگرت و ئەو قیەم و بەهایانە کە داکۆشیە لە مافی خەڵک لە هاوڵاتی و دژایەتی زوڵمە و دەستگرتنی زاڵمە زۆر باشە کەواتە ئێوە چاوەڕێن لە جەماوەریش کە پشتیوانی تام بکە مادام ئێوە ئەو هەموو هەوڵ و کۆشش و واروها ماندووبوون و باجدانە لە پێناوی جەماوەرە حەقی خۆشی دیکە ئێمە ئومێدمان زۆرە ینی ئەو چاوەڕوانیش لە جەماوەرەکەمان هەیە لە جەماوەری کوردستان کە کۆمەڵی ئیسلامی بینیوە لە ساحی سیاسەکە هەڵوێستەکانی بینیوە و ئەو معاناتانی کۆمەڵی ئیسلامی بینیوە بەسەری هاتووە و کۆمەڵی ئیسلامی لەستە نەتیجەی ئەو هەڵوێستانی باجی گەوری داوە بۆیە چاوەڕێیەکە لە جەماوەری کوردستان بە تایبەتی لە پرۆسەکانی هەڵبژاردنە کە تۆ لەوێ جەماوەر ئەتوانێ دەستنیشانی ئەو لایەنانە بکە کە لەگەڵی بوون و ئەوانشی کە لەگەڵی نەبوون. بەڵێ مامۆستایەکی کە لەو شوێنانی کە ینی باوا بڵێن ڕێکیزەی سەرەکیە مەسەلە توانە ئابوووریەکەی وەکو جەناب چ دووتت ئەنجومەنەکەی ئێوە تەنانەت پەیوەندی بە بابەتە ئابوووریەکەی حیزبی شۆ هەیە ئێمە ئازانین کە خۆشت باس دەکرێت قەیرانێکی زۆر هەیە و بە تایبەتی ئەو دوو هێزە نەبێ ئەو دوو هێزی کە لە دەسەڵاتن نانی دەسەڵاتیان بە کوردەکەی بەدەستەوەی بە کاملی
ئەو هێزەکانی تر توانێت ئابوووریان زۆر لاواز بووە و تەنانەت مووقفی سیاسیش لە ڕووی ئابوووریەوە ئەزانین کە زۆر کاریگەری لەسەر هێزەکە دروستەکە. کۆمەڵی ئیسلامی بەردەوام مووقفی بەهاوا بڵێن جەریئانەی هەبووە، مووقفی بڵێن بە ئاڕاستی جەماوەر هەبووە و لە کوڵی لێوە ناکرێت جەماوەرەوەی بینی و ڕەنگە و شایەتێتان بۆ بدەن. بەڵام قسەکە لەسەرەوەیە کە ئەو دوای ئەو قەیرانە و دوای ئەو بازدانەی کە جەنابەت باست کرد و دوای ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە ڕووی ئابوووریەوە مەسەلەن بۆ نتوانەکانی لاوازە بێت، ئێوە چۆن ئەم بارەگایانە و چۆن مەسەلەن ئیعلام و چۆن باوا بڵێن ڕۆژانە ئیشی حیزب بەڕێوە بن بە تایبەتی کە ئێمەزانین مووقفی سیاسی ینی ئەوە لێ وەرەگرێتەوە کە ببی بەهێزێکی دەوڵەمان یاخۆ با بڵێن توانێت ئابووری بەهێزت هەبێ. ئەمەش بخۆی ینی من باوەڕم وایە تەکنیکێکی بەهێزە، چۆن ئێوە چۆن دەتوانن ئەم هەموو بارەگایە و لەگەڵ ئەوە شای ئەعلام و هەروەها چۆن ئەم حیزبە بەڕێوە بەرن بەم توانەکەمە. پرسیارەکەت پرسیارێکی جوانە و لەوە چێ لە زۆر دڵی جەماوەر و خەڵکارێ کۆمەڵی ئیسلامی ئەمە شێمەشتمان شاراوە نیە لە خەڵک و هەموو شتێکمان ئاشکرایە و بەڕاستی یەک بنەمات پێ ئەڵێم کاک پەیوەند و بۆ جەماوەری کوردستانیش کۆمەڵی ئیسلامی سیاسەتی سک هەڵگوشینی جێبەجێ کردو واتە تەقەشوف. هەر ئەو مؤسسەی جەنابەت ئیشی لێ یەکەی کە پێوترێ کەناڵی ئاسمانی بەیان و تۆڕی میدیای کۆمەڵ ئێمە قیاسن بۆ ئەو کاتێک کە لە 1/1/2014ەوە حکوومەتی هەرێم بودجەی سەرجەم حیزبە سیاسەکانی بڕی بەڕەسمی واتە لەڕی بانق و حکوومەتەوە وەرگری بەڵام بەلا بۆ خەڵکی تر هەر هەبووە بەڕەسمی ئێمە وەرمان نەکردووە لە 1/1/2014ەوە کە 350 میلیۆن دینارمان بۆ پێشتر ئەم پارەیە بڕاوە. کەناڵی ئاسمانی پەیام و کادرەکانی و ئەندامانی دڵسۆزانە بانگمان کردوون و تومانە ئێمە سەقفی ئەعلای ئەندامەکان و کارمەندەکان و ڕاپەڕێنەری کارەکانی پەیام بۆمان تهدید کردوون ئەتوانم بڵین هێنامان دەسەر ڕوبع و خۆشت دەزانی و حتا ئەو بجێی پێمانداناوە لە ئاسی هیچ کەناڵێکی نەک کەناڵە فەزایەکان لۆکاڵەکانی کوردستانی شانی ئەو بجێی کەمەی دەین بە کەناڵی پەیام. بەڵام بۆ توانیمانە ئێمە بەڕاستی قەنەعەتمان بەوەیە و هیچ کاتێکیش ئەوە لە خۆمان ناوەشێنینەوە و هەر کاتێکیش کۆمەڵی ئیسلامی خوا نەخواست ئەوەی کرد لە پرۆسی سیاسی کشێتەوە ئەویش ئەوەیە لەسەر ئەساسی تەنازول لە مەبادئ داوای پارە لەم و یا وەرگرتنی امتیازاتێکی مادی لە مەبادئی خۆی تەنازول کە ئەو لا ئێمە نییە. ئەی چیمان کردو لە بەرامبەر ئەمە ئێمە بەڕاستی هاتوین لە ڕێی ئەو برا بەڕێز و خۆشەویستانەمان ئەو خوشکە بەڕێزانەمان کە لە حکوومەتان لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان لە وەزارات لەوانەی کە مدیر ناحی و قایم قامن لە مؤسساتە لە ڕێی ئەمانە و ئەو پەرلەمانتارە بەڕێزانشی خانەنشینی کۆمەڵی ئیسلامین کە لە ڕابردووە خانەنشین و ئێستا لە ماڵون موچەیشان هەیە ئەمانە لە ڕێی ئەمانە مەبلەغێ پارە بۆ ئێمە دێتەوە بۆ ناو دارایی کۆمەڵی ئیسلامی کە پارێکی کەماتوانم بڵێم مەبلەغێکی مەحدودە. ئەمە یەکێکە لە داهاتەکانی ئێمە کە خۆشبەختانە کە ئەو برا و خوشکانەمان کە پارەیەکی زۆر باش وەرەگرن لەم ئێستاشە ئەوان خۆیانە هێنە ئاسی ئەردامانی تری کۆمەڵی ئیسلامی ڕێژەیەکی پاش لەو پارەی گەڕنەوە بۆ دارایی کۆمەڵی ئیسلامی ئێمە بەشێک لە احتیماداتمان لەسەرەوەی زۆر باش. داهاتی دووەممان بەڕاستی ئەندامە دڵسۆزەکانی کۆمەڵی ئیسلامیە کە خۆیان لەگەڵەوەی ئێمە هاوکاریشیان ناکەین خۆیان هاوکاری بۆ کۆمەڵی ئیسلامی پەیاکەن و ئەیدەن بە کۆمەڵی ئیسلامی و هەروەها ئەو موسڵمانە یا ئەو جەماوەرە خۆشەویستی کوردستانە کە بە مۆقفەکانی ئێمە دڵخۆشە و بەڕاستی دەستی هاوکاریان بۆ درێژکردین بۆ موسەساتەکانمان بۆ دەستگاکانمان بۆ ئەندامانمان بە شێوەیە کە ئێمە بەڕاستی سوپاسیانەکەین و ئەوانیش وەکو ئێمە خاوەنی کۆمەڵی ئیسلامی و پرۆسە زۆر باشە. کاتێکی زۆر کەم مامۆستا ئەگەر دوا پرسیارە لێ بکەم بەس هیوادارم تۆش بە گوشراوی وەڵام بیتەوە. ئێمە ئازانی کە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لە ئێستاە باڵێن من وەکو میدیاکارێکی کۆمەڵی ئیسلامی ئەمە قسەیە ناکەم بەڵکو ئەوەی ئێمە گوێمان لێ بدێتەوە وەکو فیدباگێتەوە ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی هێزێکی بە عیزەتە و هەڵوێستەکانی هەڵوێستی زۆر باشن وەلانی کەم ینی ئەو هێزەیە کە نای هەیە لە هەرێمی کوردستانە نای سیاسیش ئەوکو وتمان بازی گەورەی هەیە و بێ ئامادەی قوربانیدانە ببی. بەڵام قسەکە لەسەرەوەیە بەجددی کۆمەڵی ئیسلامی ئەمەی هەر بە وەکو شانس بۆ هاتووە سواری شەپۆلەکە بووە ویتر بەرە ئەو ئاراستەیە ئەڕواایە خودەمە بە دراسە پێگەشتون واروە چۆنەڵی
با ئاوا بڵین دوای مەشورەتێکی زۆر دوای قەنەعەتێکی زۆر وهروەها وەکو مەبدە کۆمەڵی ئیسلامی لای جەماوەری گرتووەوە باوەڕی وایە کابێ خۆی باش بدە بەڵام ئەوەی کە دروستە بۆ جەماوەر و ئەوەی کە باشە بۆ جەماوەر ئەوە بکرێ ئەچەنە ئەمە نەریتێکی جوانیشەوە وترا جاران هەموو هێزە سیاسەکان لە یەکە چون کەیانگوت بەڵێ بە کۆرز یانگوت بڵێ کە داشانگوت نا داگوت بەڵام ئێستا هێزی سیاسی دروست بۆ کۆمەڵی ئیسلامیەشی کە لەوێ زانی کە زۆر جارەڵە نا ئەمە قسەکەم لەسەرەوەیە بە شانس ئەمە توش بووە وهروەها سواری شەپۆلەکە بووە وەکو هەندێک خەڵکەڵێن یاخود ئەمە بەدراسە بوو ئێمە بەڕاستی کاک پەیوەند تێڕوانینی کۆمەڵی ئیسلامی بۆ سیاست تێڕوانینی خۆی هەیە بەداخەوە هەندێک لایەنی سیاسی تەسەووریان وایە ئەخلاق لە سیاسەتانیە سیاسەت ئەوەیە تۆ چیت بۆ هاتە پێش بیکەی و ئیشی خۆی ڕایکەی ئەمە بیر بۆچوونی ئەمە نیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئێمە ئەخلاقە گەڕینەوە بۆ سیاست و ئەمە هەر کەسێک هەر تەفسیرێکی ئەکا ئازادە بەڕاستی ئەمە یەکێک لەو بنەمانەی باوەڕمان پێیەتی و دڵمان پێی خۆشە و لە سەریشی دروست بووین ئەویشەوەیە سادقین لەگەڵ پەیامەکانی خۆمانە ئێمە کە ئەڵێن ئیسلام لەگەڵ دادگەریە کە ئەڵێن ئیسلام دژی زوڵمە کە ئەڵێن کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ موسساتە ئەمە بەڕاستی مرونەتی تیانێ لای ئێمە و مساومەی تیانە و ئەمە ئەبێ جێبەجێکەین هەر کەسێکیش لەگەڵمانە نایەت و هەر کەسێکیش ئەوێت ئەم وڵاتە بەرەو ئەمانە نەبات ئاڕاستی ئێمە ئیدانەیەکەین و لەگەڵیشی نابین ئەمەشمان بۆ جیاتی شخصی نییە لە هیچ کەس ئێمە دژی هیچ حیزبێکی سیاسی نین دژی هیچ کەسایەتیەک و شخصێتێکی وڵاتەژین هەمووشی علاقەمانەیە لەگەڵیانە بەڵام ئێمە قسەمان لەسەر هەڵوێستەکانە هەڵوێستەکان کۆمەڵی ئیسلامی نەکەوتووە بەسەریا هەڵوێستەکان کۆمەڵی ئیسلامی لە قەناعات و لە ناخی خۆی هاتوۆتە دەرەوە و ئیمانی پێێتی و باوەڕی پێێتی وەکو باسیشم کرد ئەگەر کۆمەڵی ئیسلامی هەندێک مساوماتی بکردایە لە هەندێک بابەت لەوە ئەچێ شتی زۆری دەستکەوتایە لە بواری تەعینات و دامەزراندن لە بواری پارە و داهات لە بواری هەموو بوارە جیاجیەکان و قەرابەتی لە دەسەڵات و سوڵتا ئێمە ئەمانە بە ئامانج نازانین و ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئامانجمان لە حیزبایەتی و کاری سیاسی ئەوە نییە خۆشگوزەرانی بۆ ئەندامەکانی خۆمان بەدەستبێنین ئەمانەیە خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە حیزبی سیاسی بێ بسووتێ وەکو مۆمێک بۆ ئەم شەعبەی خۆی ئەو کاتەی میلەت بەختەوەر بوو کۆمەڵی ئیسلامی بەختەوەرە ئەو کاتەی میلەت گیرفانی پڕ بوو کۆمەڵی ئیسلامیش دەوڵەمەنە ئەو کاتەی میلەت وەکو ئێستا فەقیرە معاشی ڕوبعە دەسەڵاتی سیاسی حسابی بۆ ناکە ئاگای لە معانەتەکانی نییە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەو خەڵکەیە ئەمە بە مەبدەئی ئێمە وە قەناعەتمان پێیەتی و هەر کاتێکیش هەر حیزبێکی سیاسی بەم ئیتیجاهە بە قەناعەتی ئێمە ئیش نەکە و لە خەڵک خۆی بە دوور بگرێ و لە مەبادی خەڵک و لەوەی خەڵک قەناعەتی پێێتی بەڕاستی زەرەرەکە و ئەو تعریفە لەسەر خۆی لابا وەکو حیزبی سیاسی زۆر بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی کارژێڕی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن سوپاس دەکەین سوپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سوپاس بەڵە خۆشەویستان بۆ ئێوەش زۆر سوپاس هیوادارم وەڵامی ئەو پرسیارانم وەرگرت بێتەوە کە لە دڵ و لە زەینی ئێوە هەیەوە سەبارەت بە کۆمەڵی ئیسلامی و ئەم بەرنامەیە جارێک کە ئێوەی زیاتر ئاشنا کرد بێ بە کۆمەڵی ئیسلامی بۆ شێوازانەی کە کۆمەڵی ئیسلامی گرتوێتە بەر هەم بۆ سیاستکردن و هەم بۆ ئەوەی کە پێکوترە بوارە کارجێڕەکان لە ناوخۆی خۆیدا تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ